پێش ڕەمەزان برایەکی خۆمان لە مزگەوتە ئەهلی مزگەوت بوو، بەڵام پێش ڕەمەزان وەفاتی کرد. خوای گەورە لێی خۆش بێ یا رب العالمین. ئیتر خێر و سەدەقەیەکی زۆری هێنا بۆ مزگەوت. ئەم برایە پێش ڕەمەزان وەفاتی کرد، ئێستا لە قەبرەکەی لەناو گۆڕەکەی پاڵی داوەتەوە، بەڵام سەدەقەکانی لێرە بەهۆی سەدەقەکانی ئەو ئێمە ئەمڕۆ 250 نوێژ خوێن نوێژمان کردووە. هەر کەسێک کە نوێژی تێدا کردووە خێرەکەی بۆ ئەم برایشمان ڕۆیشتۆ پەروەردگار لێی خۆش بێت کە ئێستا لەناو قەبرەکەیە. بۆیە تۆش ئەگەر دەتەوێت هەر نوێژێک دەکرێت لەم مزگەوتە، هەر منداڵێک فێری قورئان دەکرێت لەم مزگەوتە، هەر منداڵێک فێری پەروەردەی ئیسلامی دەکرێت لەم مزگەوتە، ئەگەر دەتەوێت بەشدار بی داواتان لێ دەکەین مسلمانان بەشدار بن لەم خێر و لەم سەدەقەیە گەورەیە. ئێمە ئەوەی دەمانەوێت لێرەوە ڕای بگەێنین بە ئێوە ئەوەیە کە ئێمە دەمانەوێت لە شاری ئیپسویچ لە مزگەوتی نەوڕەسی ئەم مزگەوتە گەورە بکەین بۆ ئەوەی جێگای مسلمانانی زیاتری تێدا ببێتەوە. بۆیە حملەیەکمان کردووە، سوپاس بۆخوا بە فەزل و بەرەکەتی پەروەردگار پارەیەک کۆبۆتەوە، بەڵام لایەزال نەگەیشتۆتەوە ئاستەی کە ئێمە دەمانەوێت مزگەوتەکەی پێگەورە بکەین. ئەوەی دەبینن پرۆژە و پلانی مزگەوتەکەیە، دەمانەوێت مزگەوتەکە گەورە بکەین. سوپاس بۆخوا الحەمدولیلا مزگەوتێکی ئاوەدانە، نزیکەی 250 بۆ 300 نوێژ خوێن لێرانە نوێژ دەکەن. اینجا هەر مسلمانێک هەر کەسێک دەیەوێت بەشدار بێت لەم خێرە گەورەیە، لەم فەزل و بەرەکەتە، بۆ ئەوەی ئەم مزگەوتە گەورە بکرێ، بۆ ئەوەی مسلمانانی تریش جێگایان ببێتەوە بتوانن لێرە نوێژ بکەن، حەز دەکەین هەمووتان بەشدار بن بەڕاستی. هەر بۆ زانیاری جەنابیشتان طبعا لە مزگەوتی نەوڕەسی لێرانە ئێمە خوێندنگەیەکی گەورەمان هەیە، نزیکەی 165 تەڵەبە تێدا فێری قورئان و دەرس و پەروەردەی ئیسلامی دەبن. بۆیە منداڵێکی زۆری تریش چاوەڕێن بۆ ئەوەی ببنە تەڵەبە ببنە فێرخواز لەم خوێندنگەیە، بەڵام ئێمە ناتوانین وەریان بگرین لەبەر ئەوەی جێگامان نییە. بۆیە ئەگەر دەتەوێت منداڵ لە بەریتانیا فێری قورئان و دین و پەروەردەی ئیسلامی ببێت، داوا دەکەین یارمەتیمان بدەین، داوا دەکەین یارمەتیمان بدەن بۆی بتوانین ئەم شوێنە پیرۆزە گەورە بکەین، هەم مسلمانی زیاتر جێگای بێتەوە، هەم منداڵی زیاتر بێتن. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی خەیڕکم من تعلم القورآن وعلمه، باشترینتان ئەوانن کە فێری قورئان دەبن و خەڵکیشی فێرە قورئان خوێندن دەکەن. بۆیە چێ هەیە لەوە گەورەتر کە یارمەتی پرۆژەی قورئانی بدات، چێ هەیە لەوە گەورەتر یارمەتی مزگەوتێک بدات کە مسلمانان تێدا نوێژی تێدا بکەن. حەز دەکەم شتێک هەیە بیڵێم، پێش ڕەمەزان برایەکی خۆمان لە مزگەوتە ئەهلی مزگەوت بوو، بەڵام پێش ڕەمەزان وەفاتی کرد. خوای گەورە لێی خۆش بێ یا رب العالمین. ئیتر خێر و سەدەقەیەکی زۆری هێنا بۆ مزگەوت. ئەم برایە پێش ڕەمەزان وەفاتی کرد، ئێستا لە قەبرەکەی لەناو گۆڕەکەی پاڵی داوەتەوە، بەڵام سەدەقەکانی لێرە بەهۆی سەدەقەکانی ئەو ئێمە ئەمڕۆ 250 نوێژ خوێن نوێژمان کردووە. هەر کەسێک کە نوێژی تێدا کردووە خێرەکەی بۆ ئەم برایشمان ڕۆیشتۆ پەروەردگار لێی خۆش بێت کە ئێستا لەناو قەبرەکەیە. بۆیە تۆش ئەگەر دەتەوێت هەر نوێژێک دەکرێت لەم مزگەوتە، هەر منداڵێک فێری قورئان دەکرێت لەم مزگەوتە، هەر منداڵێک فێری پەروەردەی ئیسلامی دەکرێت لەم مزگەوتە، ئەگەر دەتەوێت بەشدار بی داواتان لێ دەکەین مسلمانان بەشدار بن لەم خێر و لەم سەدەقەیە گەورەیە. خوای پەروەردگار خێر بینێت تا ڕێی هەمووان ئینشاءالله. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4